کەیسەکەی شاکارستار گەیشتە دەست سەرۆکوەزیرانی عێراق. دوای ئەوەی شەوی 18 پێنجی 2024 بێژەر و ڕۆژنامەنووسی تیوار نیوز شاکارستار لە بازگەی ئاشتی کۆیا لەلایەن هێزێکی ئاسایشەوە دەستگیر کرا. ئەو دەستگیرکردنا زۆرینەی ڕۆژنامەنووسە بە هەڵوێست و ڕاستەقینەکانی کوردستانی هێنایە قسە و بەدواداچوونیان بۆ کەیسەکەی کرد. ئەوە جگەلەوەی چینێکی دیار و بەرچاوی خەڵکی شارەکانی سلێمانی و هەولێر و دوهۆک و کەرکووک و هەڵەبجەش لەو بارەیەوە بێ هەڵوێست نەبوون و قسەی خۆیان کرد و ناڕازی بوون. زۆرینەیان پێیان وابوو کە مامەڵەی ئەمنیتون دژی ئەو ڕۆژنامەنووسە گیراوەتە بەر و نەدەبوایە بەو شێوەیە دەستگیر کرابایە. تیوار زانیوێتی بەرپرسێکی ئاسایش ئەو ڕۆژنامەنووسەی بە میزاجی شخصی خۆی هێشتۆتەوە و لە ئاسایش ڕایگرتووە. تەنانەت گوێی لە قوبات تاڵەبانی جێگری سەرۆکی حکوومەتی هەرێمیش نەگرتووە بۆ ئازادکردنی. هەروەها ئەمڕۆ 21 ئایار بە هەوڵی ڕێکخراوەکانی ڕۆژنامەنووسان، سەنتەری میترۆ و سەندیکای ڕۆژنامەنووسانی کوردستان لە قەی سلێمانی توانرا هاوسەر و منداڵەکانی چاویان بە شاکارستار بکەوێت و لە نزیکەوە لە بارودۆخی بپرسن. هاوکات سۆران عومەر ئەندامی ئەنجومەنی نوێنەرانی عێراق لە پەڕەی فەرمیخۆی نووسیوێتی پێویستە ئەو ڕۆژنامەنووسە ئازاد بکرێت. ئەوەی گرنگە ئەوەیە زانیاریەکانی ناو ئەو راپۆرتانەی ئەو خوێندوێتیەوە زۆر مەترسیدارن. سۆران عومەر دەشڵێت پێویستە کار لەسەر ناوەڕۆکی راپۆرتەکان بکرێت، نەوەک ڕۆژنامەنووسی لەسەر دەستگیر بکەن، بەڵکو دەبێت ئەوانە ئاشکرا بکرێن کە بازرگانی بە مرۆڤ و تلیاک و چەکەوە دەکەن لە نێوان عێراق و ئێران و سووریا و هەرێمی کوردستاندا. شاکارستار یەکێکە لە بێژەر و ڕۆژنامەنووسە دیارەکانی کوردستان. لە ماوەی ڕابردوودا دەستگای میدیای تیوار زنجیرە راپۆرتێکی لەسەر قاچاقچێتی سنوورەکان بڵاو کردەوە کە شاکارستار ئەرکی خوێندنەوەی راپۆرتەکانی پێسپێردرا بوو. ئەم راپۆرتانە جگە لە هۆشیارکردنەوەی خەڵکو و لایەنە پەیوەندیدارەکان و کۆمەڵگا هیچ جۆرە ئامانجێکی ناشرینکردن و ناوزڕاندنی دەستگا فەرمیەکانی وڵاتی تێدا نییە. بە پێچەوانەوە تیوار بەو پەڕی بەرپرسیارانەوە داوای لە سەرجەمدام و دەستگا ئەمنیەکانی کوردستان کردووە بە دوواداچوونی ورد بۆ ئەو کەیسە بکرێت، چونکە بە دەردێکی کوشەندە و ترسناکی دەزانێت بۆ کۆمەڵگا. هاوکات دەستگای میدیای تیوار خۆی بە بەرپرسیار دەزانێ بەرامبەر هەر وشەیەک لە میدیاکەیەوە دەڕواتە ناو کۆمەڵگا. بۆیە بە هەموو شێوەیەک هاوکار دەبێت لە وشیارکردنەوەی هاوڵاتیان و هەماهەنگی لەگەڵ هەر دام و دەستگایەکی پەیوەندیدار لە حکوومەتی هەرێمی کوردستان.